یەکێک لە دەرهاویشتەکانی بەردەوامی و درێژەکێشانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کە کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر تێکچوونی شیرازەی خێزان و بە جۆرێک تادێ کێشە کۆمەڵایەتیەکان بە لێکترازانی هاوسەران و تێکچوونی باری خێزانەکان کۆتایی دێت. قەیرانە داراییەک کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەداخەوە دەتوانین بڵێن کەوا کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەو کێشانەی کەوا لە نێوان خێزاندا دروست دەبێت و دەبێتە هۆی ئەوەی کەوا شیرازەیەکی خێزان تێک بچێت و کاریگەری نەرێنی هەبێ لەسەر پەرتەوازەبوونی خێزان بەپێی ئەو کەیسانێک کەوا دێتە بەردەممان جۆرێک لەو کێشانێک کە لە نێوان خێزان هەیە و لێکتری جیا ئەبنەوە ئێمەوا حەز دەکەین کەوا قەیرانی دارایی بۆتە هۆی ئەوەی کەوا شپرزەیی لە نێوان ئەو خێزانە دروست ببێت و لە ئەنجام بەداخەوە ببێتە هۆی ئەوەی کەوا ناکۆچیەشی گەورە لە نێوانیان دروست ببێت و بە جیابوونەوە کۆتایی پێبێت. بە دڵنیاییەوە بوونی قەیرانی دارایی کاریگەریەکی خراپی دروست کردووە لەسەر تێکچوونی شیرازەی خێزان چکەومان نەزانین خۆشگوزەرانی یەکێکە لەو هۆکارانەی کە مرۆڤ دەتوانێت بە ئاسوودەیی بە بەختەوەری بژی دیارە بەهۆی ئەو قەیرانەی چەند ساڵێک کە لە هەرێمی کوردستان لە ئارادایە بیتە هۆکارێک بۆ ئەوەی زۆر خێزان لەبەر یەکتری هەڵبوەشێنەوە تەنانەت ئەم بیتە هۆکارێک بۆ ئەوەی ڕێژەی تەلاقیش زیادە بێت چکە بە پێی ئەو ئامارانەی کە ماوە لە دەستگا ڕسمیەکان ڕدەگەیەندرێت ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان زیادی کردووە کەمەش بەدڵنیاییەوە هۆکارەکەی بۆ بوونی قەیرانی دارایی ئەگەڕێتەوە. توێژەوەران و یاسانەسان پێیان وایە زۆرینەی ئەو کەیسانی ئێستا لە دادگاکان بوونی هەیە بەڕادەیەکی بەرچاو هۆکارەکانیان پەیوەستن بە قەیرانی دارایی ئەوەش چەندە کاریگەری لەسەر جیابوونەوە و لێکترازانی خێزانەکان هەیە ئەوەندەش هۆکار بووە لە کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری لە نێو چینی گەنجان. کۆریدۆری یەکی لە هۆکارەکان ئەگەر وەسعی دۆرەی تێکچوو دزی زیاد دەبێت قەتر زیاد دەبێت کێشەکان زیاد دەبن توندوتیژەکان زیاد دەبێت وەکو دەڵێن تەلاق و جیابانە زیاد دەبێتن بوویە یەکێک لە هۆکارە گەرنگەکانی کەوا ئێستا پەتۆی کۆمەڵگەی ئێمە گرتەوە هۆکاری دۆرەیە کەوا وای کردووەکەوە شیرازەی خێزان یا بڵێن ئاسایشی خێزان ئاسایش کۆمەڵەتی بکەتە بەر مەترسیەوە ئەمەش بێگومان دەور و کاریگەری خۆی هەیە بۆ ساڵانی ئایندەش بووە ئینشاءالله بتوانێت حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ جهاتی معنی ئەم بارودۆخەبت تێپەرین. ماوەی 3 ساڵە قەیرانی دارایی کاریگەری لەسەر هەموو کایەکانی ژیانی هاوڵاتیان دروست کردووە بە جۆرێک تەواوی چین و توێژەکانی گرتوتەوە کە هۆکارێک بووە لەسەر هەڵدانی چەندان کێشەی کۆمەڵایەتی لە نێو خێزانەکاندا. یەکێک لە کاریگەریەکانی بەردەوامی قەیرانی دارایی تێکچوونی شیرازەی نێو خێزانەکانە بەپێی ئامارەکان ساڵ لە دوای ساڵ ڕێژەی جیابوونەوەی هاوسەران ڕوو لە زیاد بوونە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.